بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ناڕەزایەتی فەرمانبەران دژی دواکەوتنی موچە دەست پێ دەکاتەوە و حکوومەتیش دابەشکردنی موچەی زۆرینەی وەزارەتەکان دەخاتە دوای جەژن. جەژنی قوربان نزیک بۆتەوە موچەخۆرانیش ناتوانن پێداویستەکانی جەژن دابین بکەن. وەزارەتی داراییش لە کۆی 19 وەزارەت تەنیا موچەی 3 وەزارەت پێش جەژن دابەش دەکات. بە میوانداری ڕێگر لە بەڕێزان خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە سەی سادقەوە، هەروەها لە هەولێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی تاوتوێم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم لە بارودۆخێکی مەترسیداردان و حکوومەتی هەرێمیش دابەشکردنی نیوموچەی مانگی حوتی زۆرینەی وەزارەت و دەستەکان دەخاتە دوای جەژنی قوربانەوە. موچەخۆرانی هەرێم لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان چاوەڕێی ئەوە بوون حکوومەت نیوموچەی مانگی حوتیان پێ بدات تاوەکو بتوانن پێداویستیەکانی جەژن دابین بکەن. بەڵام وەزارەتی دارایی و ئابووری هەرێم تاوەکو پێش جەژن لە کۆی 19 وەزارەت و چەندین دەستە تەنیا موچەی وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆ و تەندروستی دابەش دەکات. جەژنی قوربان نزیک بۆتەوە و هاوڵاتیانیش با خەڵیان بەتاڵە و ناتوانن جلوبەرگ و پێداویستیەکانی جەژن دابین بکەن و حکوومەتیش بێباکە و نیوموچەکەشیان پێنادات. بە پێچەوانەوە لە ئێستادا چەندین دەسەڵاتداری ئەم هەرێمە بۆ بەسەربردنی پشووی جەژن چوونەتە دەرەوەی وڵات و خەریکی کەیف و سەفان لەسەر حیسابی خەڵکی ڕۆژ و ڕووتی ئەم وڵاتە. لالایەکی ترەوە بەهۆی پێنەدانی نیوموچە لە کاتی خۆیدا فەرمانبەران دەستیان کردوتەوە بە مانگرتن و ناڕەزایەتی دەربڕین و داوا دەکەن حکوومەتی هەرێم هیچی تر سیاسەتی برسیکردنی خەڵک پەیڕۆ نەکات. مانگرتن و ناڕەزایەتی فەرمانبەران دژی دواکەوتنی نیوموچەکەیان سەرتاسەری نییە و تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی قەتیز ماوە و تاوەکو ئێستا شارەکانی هەولێر و دووهەکی نەگرتوتەوە. هۆکاری جێبەجێ نەکردنی داواکاریەکانی موچەخۆرانیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ناڕەزایەتی فەرمانبەران سەرتاسەری نییە و لە ئاستێکی ناوچەیدایە. حکوومەتی هەرێم دوای 2 ساڵ لە قەیرانی دارایی هیچ چارەسەرێکی بۆ پرسی موچەی فەرمانبەران نەکردووە، بەڵکو بەردەوامە لە سیاسەتی سگەڵگوشین و برسیکردنی فەرمانبەران. ئەو بڕیارانەشی لە سەرەتای ئەم ساڵەوە دەریکردن بە ناوی چاکسازی تەنیا ئەوانە جێبەجێکران کە لە دژی موچەخۆران بوون، وەک کەمکردنەوەی موچە بۆ نیوموچە و زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک خەڵەف ئەگەر سەرەتا بینە لای بەڕێزتان زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم دەبارەوەی کە ئێستا خەڵک هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە جەژنی قوربانی پیرۆز نزیک دەبینەوە، بەڵام تاکو ئێستا حکوومەت نەیتوانیوە نیوموچەی مانگی حوتیش بدات بە زۆرینەی فەرمانبەران. بەڵێ ئەم کاتان باش سڵاو ڕسم بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە ستەمکردن لە خەڵکی کوردستان و دیسان ستەمێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە سەر ستەمەکانی تری کە لە ڕابردوو لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستانی کردبوو. بەداخەوە ئێمە هەمومان چاوەڕێ ئەوە بووین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێ ئەو بەڵێنانەی کە دابووی بە خەڵک و فەرمانبەران ئەوەی کە ناوی پاشەکەوتی موچەیە سیستەمی پاشەکەوتی موچەیە چاکی بکە وردە وردە پلان بە پلان ئەم پاشەکەوتی موچەیە نەیەڵێ، بەڵام بەداخەوە ئێستا دەرەکەوێ چارەکە موچە و نیوموچەکەشی پێ نادرێەوە. لە بەڵێکی گرنگی وەکو جەژنی قوربانی پیرۆز ئابینین موچەی مانگی حوتی فەرمانبەران دابەش ناکرێت کە ئێستا لە ناوەڕاستی مانگی نۆ نزیکە بینەوە. بەڵێ چۆن کاک خەڵەف بەڕێزت پێ دوایە دابەژنەکردنیە و نیوموچەیەش پێش دەژن جۆرێکی ترە لە ستەم کە حکوومەت پەیڕەوی دەکات بەرامبەر بە فەرمانبەران؟ من قسەیەکەم سەوتەکەی خۆم لەگوێی خۆم ئەبیستم، هیوادارمەوە چاکرێ بۆی باشتر ئاگامان لێک بێ. بەڵام ئەوەی کە مەسەلەی سیستەم مەسەلەی ستەمکردن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەوازحی دیارە، چونکە بە درێژایی 25 ساڵی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستان و حکومڕانی کوردی گەندەڵیەکی زۆر کەڵەکە بووە و ئەبینین دامودەزگاکانی ئەم وڵاتە هەمووی دووچاری جۆرێک لە گەندەڵی، دووچاری جۆرێک لە داهێزران و داڕزان بووە. ئەمە وای کرد لە ڕابردوو ئێمە
ڕوبەڕووی حکوومەتێک ببینەوە کە ئەم حکوومەتە بەداخەوە نەک بنیادێکی باشی بۆ ئێمە لە ڕابردوو نهێنایە بەرهەم ئەم بنیادێکی زۆر خراپ بوو. دەستبردن بۆ چارەسەرکردنی کێشەکان بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە ئێستا کە ئێمە تایە ئەندامی پەرلەمانین لە قوتی خەڵکەوە دەسی پێکرد لە بڕینی موچەی فەرمانبەرانەوە دەسی پێکرد. ئەمە بۆ خۆی ستەمە، چونکە لە ڕابردوو دروستبوونی گەندەڵی کەڵەکەبوونی قەرزەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان شپرزەیی لە کۆکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان سەبەبەکەی موچەی فەرمانبەران نەبوو، بەڵکو نەبوونی سیستەمێکی باشی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان، نەبوونی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو، نەک هۆکار ئەو موچەیە ملیۆنە یا ملیۆنە 200,000 کە ئەدرێ بە موچەخۆرە لە هەرێمی کوردستان. ئەوان یەکەم هەنگاویان لە کەمکردنەوەی موچەی فەرمانبەران و پاشەکەوتی زۆرە ملیەوە دەستیان پێکرد، کەواتە لێرەوە ستەمەکە دەستی پێکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی برد بۆ قوتی خەڵکی کوردستان. ئەمە ئێمە بەپێی ئەو بەڵێنانەی کە پێمان درابوو ئەم بڕیارە لە بنەماوە بڕیارێکی نایاساییە، چونکە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەپێی یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرچووە، ئەبێ پەرلەمانی کوردستان تعدیل یاساکە بکایان لەوێ بڕیارێک دەربچێ بۆ کەمکردنەوەی موچە، ئەویش بە نیسبەتێک کە تەئسیل لە ژیانی ئەو موچەخۆرانە نەکات، چونکە تۆ بە درێژایی 25 ساڵ موچەت داوە بە فەرمانبەران لەسەر ئەساسی ئەو پارەی کە پێت داوە ژیانی خۆی ڕێخستووە، ژیانی ماڵ و مناڵی ڕێخستووە، ئەبێ نیسبەتێکی لێ ببڕی کە بتوانێ ئەو گۆڕانکاری بەسەر ژیانیایە بتوانێت ئیداری خۆی و مناڵەکانی پێ بدا. بەڵام بەداخەوە لە هەموو دنیاە نەبووە لە 175 موچە ببڕێ، لە 170 موچە ببڕێ، لە 150 موچە ببڕێ. ئەمە لەم هەرێمە جوانەی ئێمە کە هەموو شتێکی ناجۆر و نامعقولی تیا ئەبینین ئەوەشمان بینی. ئەمە ئەگەر ستەم نەبێ یعنی من هیچ پێناسێکی تری تیا نابینم کە پێناسەی بکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێ بەرامبەر بە خەڵکی کوردستان کردووە. بۆیە ئەم ستەمە ئێمە بەوە قەنەعەتیان پێکردین لە سەرەتاوە کە وتیان ئێمە لە کەشتیەکین، ئەم کەشتیە هەمومان تایە بە یەکجاری نوخۆ ئەبین ئەگەر نەتوانین تەمەنی ئەم حکوومەتە درێژ بکەینەوە، ئەگەر نەتوانین چاکسازی بکەین، ئەگەر ئەوە هەنگاو بە هەنگاو ئەوە ئەکەین بەڵێنیان پێداین، بەڵام بەداخەوە بەڵێنەکانیان نەبردەسەر، نەکردنیان بردەسەر. ئێستا ئەوەتە ئەو چارەکە موچەیەکە قەرار بوو ماڭانە بیدەن، ئەوەتە لە دوای 45 ڕۆژ ئەوان نەک پیان نادرێ لە بۆنێکی گرنگی وەک جەژنی قوربان کە هاوڵاتی پێویستی بەوەیە بتوانێت 2 کیلۆ چکلێت بۆ مناڵەکانی بکڕێ پێداویستەکانی ڕۆژی جەژن دابین بکە، بەداخەوە پێداویستیانیان پێدابین ناکرێت. ئەمەش لە کەم تەرخەمی حکوومەت لە بێپلانی حکوومەت لە شپرزەیی حکوومەتە. زۆر باشە کاک خەڵەف بەرز باست لەوە کرد ئەوەی کە حکوومەت لە سەرەتای قەیرانی داراییەوە کە پاشەکەوتی بەستەم ناوت برد، یعنی پێ دوای ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان خاوەن حکوومەتێکی ستەمکار و زاڵمین بە بڕوای جەنابەت؟ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ستەم لێکراون. ئەوەی کە ئەم فعلەی ئەنجام داوە حکوومەتی هەرێمی کوردستانە، کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان لەمڕۆوە ستەمکارە بەرامبەر بە موچەخۆرانی خۆی، بەرامبەر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بژێوی ژیانیان لە بەردەسی حکوومەتی هەرێمی کوردستان و پلانی حکوومەتی هەرێمی کوردستانایە. ئەم بژێویە بە بڕیارێکی نایاسایی، بە بڕیارێک کە هیچ پشت ئەسوور نەبوو بە هیچ یاسایە، نە لە پەرلەمان نە لە چوارچێوەی دام و دەستگا ڕسمیەکانی ئەم وڵاتایە، بەداخەوە ئێمەی دووچاری ئەو وەزا کردەوە کە ئێسەی بینین. بەڵێ سوپاس دەکەم کاک خەڵەف، دواتە گەرم و لای بەڕێز دەگەر چینە هەولێر لای کاک فەرمان. کاک فەرمان زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان. دەمەوێت سەرنجی بەڕێزتان بزانم سەبارەت بە ئەو ناڕەزایەتیانەی کە ئێستا ئێمە هەندێک ناڕەزایەتی ناوچەی دەبینین دژی ئەوەی کە ئەو ڕوبعە موچە یاخۆ بڵێنی موچەیەش لە کاتی خۆی بە فەرمانبەران نادرێت. هۆکارەکەی چیە کە ئەو ناڕەزایەتێکی سەرتاسەری و بەرفراوان نییە؟ بەنای خوای گەورە زۆر سپاسان دەکەم. دیارە بە بڕوای من ناڕزایەتێکە ناڕزایەتیش سەرتاسەری ئەوەتان یعنی بۆ نمونە ناوچەیەک وەزعی باشتر بێت لە ناوچەیشتر بە پێچەوانەوە ئەو قەیرانە هەمووانی گرتوتەوە قەیرانی شکستی حکومڕانیە. بەداخۆ زۆر جار دەبیستین قەیرانی دارایی نەخێرەوە قەیرانی دارایی نیەوە، قەیرانی شکستی سەرجەم ئەو حکوومەتەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە ینی لە بنەڕەدا شکستی هێناوە توانای ئیدارەدانی هەرێمی کوردستانی نەماوە. ئەوە شەوای کردووە لە جێەوەی کەوە
زوو زوو کۆبوونەوە بکات دەبینین سێ مانگ جارە کۆبوونەوە دەکات ئەگەر حکوومەتێکی بەرپرسیار وایە بە بڕوای من دەبوایە ڕۆژی سێ کۆبوونەوە بکات لەبەرەوەی دۆخی دارایی کوردستان دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان لە ئاستێکە کا بەڕاستی زۆر مەترسیدارە بەڵام بەداخەوە بەوەی ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتێکی بەرپرسیارمان نییە حکوومەتێک نییە هەست بە ژان و ئازاری هاوڵاتیان بکات وای کردوەکەوە حکوومەتێک بێباک بێ و لە ئاست ئەو هەموو کێشانە نێتە وەڵام وە کێشەکان چارەسەر نەکات بۆیە پێم وانییە و کێشە وەکو بەڕێز دەڵێ کە کێشێکی ناوچەی بدە هەر بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری زاخۆ بکەین کە بە گوێرەی دوایین راپۆرت سێ نەخۆشخانە لەوێ هەڕەشەی داخستنیان لەسەر لەبەرەوەی زۆرینەی دکتۆرەکان زۆرینەی پزیشکەکانیان مۆڵەتیان وەکتۆ سەردانی دەروی وڵاتیان کردو ئەو کێشە لە هەولێریش دوان ماشەوە ئێمە لە ماوەی ڕابردوو بەیاننامەی سێ گەورەترین زانکۆی شاری هەولێرمان دیت کە هەڕەشیان کرد کەەوە ئەگەر دۆخەکە چارەسەر نەکرد ئەوان ناتوانن ئەو ساڵ بڵێن درێژە بە خوێندبنەوە لە قوتابخانەکانیش ئەوەندەی من ئاگدار بم بەشێکی زۆری مامۆستان پەیوەندیان بە قوتابخانەکانی خۆیان نەکردوێتەوە دەرخەریەوەیە کەەوە نەخێر ناڕەزاتەکە سەرتاسەرێ و فەرمانبەران لە هەموو شوێنێک بە هەمان ئەندازە بەو دۆخە کاریگەر بوونەوە لە گوزەرانێکی زۆر خراپدان و ئەگەریش چارەسەر نەکرێت بێگومان من هیچ گومان لەوە نییە کەوا ناڕەزاتیەکان ئەو ساڵ لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە یەک ئاست وەکو یەک بەڕێوە دەچێت و فەرمانبەران ناتوانن بڵێ ئەو دۆخە قوبوڵ بکەن یعنی ئێوە ئەگەر ببینێن بەشێکی لەو چین و توێژەکانی کۆمەلگا لە فەرمانبەران مامۆستانی زانکۆ پزیشکان ساڵی پار بەشدار نەبوون لە ناڕەزاتەکان بەڵام ئەم ساڵ بە ئاشکرا دەبینین ئەوانش بەشێکی کاریگەرن لەو ناڕەزاتیانە هۆکاری ئەوەیە کەەوە ئێمە دەی بزانین کەەوە هیچ سێنێکی کۆمەلگا بێبەری نابێت لەو زەرەر و لەو زیانانەی کەەوە لەو بڵێن کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ڕوودەدات بۆیە من پێم وانییە و ناڕزان ناوچەی بن و بە پێچەوانەوە سەرتاسەری و لە ماوەی داهاتووش باشکرا ئەو ڕاستیانە دەبینین بەڵێ زۆر باشە ڕەنگە سەبات بۆی کە بەرز داماژ ناڕزایەتەکان لە هەموو کوردستانە بێ بەڵام ئەی لە هەڵوێز نوانەکە بەرامبەر ئەوەی کە ئەو ستەمەی کە بەرامبەر فەرمانبەران دەکرێت هەڵوێز نواندن و ناڕزایەتەکان لە ئاسیە و ناوچەکان وەکو یەکە نا بێگومان وەکو یەکنێ من پێم وایە بەشێکی ئەو بڵێن لە شوێنێک لە شوێنێکە ناڕەزاتیەکان یان شێوازی دەربڕینەکە جیاوازە چەند هۆکارێکی هۆکارێکەوەکەوە خەڵک بەڕاستی بێئومێدە لەو شێوازە ناڕەزاتی دەربڕینە ئێمە زۆر جار خەڵک کە دەبینی پێی دەڵێ وەرە سەرشەقامیان بەو شێوەیە پێی وایە کە ئەو دەسەڵاتە لەوە بڵێن ستەمکارتر و لەوە گوێی کەرترەکە گوێی لەو شێوە ناڕەزاتی بەداخەوە ئێستا بۆ خەڵک قەنەعەتی وە ئەگەر هات و ناڕەزاتێک نەبێتەوەی کۆتایهێنان بەو دەسەڵاتە ئەوە سوودێکی ئەو تۆی نابێت من پێم وایە لەوەش بەرپرسیارەتی یەکەم دەکەوێتە سەر حیزبە سیاسیەکان بەدەر لە حیزبی بڵێن دەسەڵاتداری یەکەم کە پارتی دیموکراتی کوردستان چوار حیزبەکەی تر پێویست دەکە هەڵوێستیان ڕوومکەنەوە هەڵوێستیان لەگەر شەخام یەک بێت وە پاڵپشتی دەنگە ناڕەزایەتیەکان بکەن چونکە بێگومان ئەگەر ناڕەزایەتیەک پاڵپشتی سیاسی گەورەی لە پشت نەبێت و نەتواندرێت لە ئاستێکی باڵا پاڵپشتی بکرێت بێگومان کاریگەریەکی ئەوتۆی نابێت لەبرەوە پێم وایە ڕەنگە لە ناوچێک بۆ ناوچەیەکی تر شێوازی ناڕەزایەتیەکان جیاوازیە بێت ئەگەرنا لە کاریگەربوون بەو قەیرانانە هیچ شوێنێک لەگەڵ لە شوێنێکی تر باشتر نییە زۆر باشە سەبات بە ناڕەزایەتەکان کە لە ئاسیە و کوردستان ڕەنگە بەقەد ئەو مەسەرەن ئەو بێباکی کە دەسەڵاتەتی و ئەو ستەمی کە لە فەرمەلاسی پێویستدانی ینی مانەوەی ئەم دۆخە بەم شێوەیە بەم بێدەنگیە زیاتر مەسەلەنوانەکەت کە حکوومەت درێژە بەم نیو موچە و ڕۆبع موچە و باردۆخەکە بەرەو خراپتریش بڕوات بێگومان وەکو گوتم کە ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان قەیرانی شکستی حکومڕانیە واتە بەو شێوازە بەو ستایلێک کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرێتی هیچ ئومێدێک نییە لەبەرەوەی ئێمە بینیمان خەڵک چاوەڕێ دەکرد کە نیوە بێت بە شێوازێکی سیستەماتیک دابش بێت ئەسڵ ئێستا خەڵک نازانێت ئەو حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی چییە چەند قەرزارە دەڵێ قەرزە دێن و نازانێت قەرزە چۆنە لەبەرەوە من پێم وایە هەڵوێستی یەکەمی چارەسەری ئەو دۆخە
وەکو ئێستا بڵێن زۆرینەی خەڵک وە تەنها لە ناو حیزبەکانیش دروست بە کە دەبێت ئەو چوار لایەنە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی یەکێتی بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی جدیان نەبێت بەداخەوە بەشداری و مانەوە لەو حکومەتە بۆ شێوەیە ئەوان نازم لەبەر چ خۆیان شەریکی بڵێن شکستە کردووە کە ئەوان بە شێوەیەکی تۆ لێ بەرپرسیار نین سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان کە هۆکاری شکستی بڵێن حکومڕانی هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ بینیمان سەرکردەیەکی پارتی خۆی ئاماژە پێکردکەوە ئەوان باجی کارەکانی بڵێن وەزیری سامانە سروشتیەکان دەن کەواتە پێم وایە حیزبانی ئێمە دەبێت بەرپرسیارانتر مامەڵە بکەن وە چیتر بەشداری لە حکوومەتێک نەکەن کەەوە شکستی هێناوە ئەگەر ئەوانیش باش بن پێم وایە ئەگەر وەزیرێک یان دوو وەزیر ئەدای باش بێت ئەوە وەکو هاوشێوەی بورغیەکی باشە لە ناو مەچینەیەکی خراپ کە کاریگەریەکی تۆ نابێت لەبەرەوە من پێم وایە ئەگەر ئێمە بمانەوێت لە پێشدا حیزبەکان بیانەوێت ئەو دۆخە کۆتایی پێبێت وەکو دەبین لەسەر زاری ئەندام پەرلەمانەکانیان وە بەرپرسار باڵەکانی حیزبەکانی و لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان کە بازەوە دەکەن چیتر ئەو دۆخە نابێت وەشی بەردەوام بێت دەبێت ئەوان هەڵوێستیەکەم بگنە بەر ئەوان چیتر لەو حکومەتە بەژانە بۆی کە ئەو حکومەتە لە خۆیدا شکستیە ناوە هەڵوەشایەوە دەکرێت کۆمەڵێک ئەگەر بێتە پێشەوە کە لە خزمەت ئاوڵاتیان هەرێمی کوردستان بێت لە خزمەت باشکردنی ئەو دۆخە بێت. بەڵێ سوپاس دەکەم کاک خەڵەف ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت وتە لە سەرەتای قەیرانی داراییەوە حکومەت ستەم لە موچە خۆران دەکات ئەو 34 بڕیارێکی حکومەت دەری کرد بوو بە پاساوی چاکساز یعنی چەندیان لە بەرژەوەندی هاوڵاتیان جێبەجێکراون یاخود تەنها ئەوانە جێبەجێکراون کە مەسەڵەن دژی بەرژەوەندەکانی هاوڵاتیان لە سەرەتاوە تا ئێستا کە سەبارەت بە موچە و دۆخی موچە خۆران لە بڕیارەکانی حکومەت جگە لە کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەنێ تەقەشفی تریان کرد لە مەجالی مثلا بەکرێدانی ئەو بینایانەی کە بەکریان گرتبوو بۆ داوایرەکانی حکومەت یان ئەو مەسروفاتانەی کە لە مەزامکڕێنی بەنزین و هەندێک نەسری بەردەستی دایرەکان و ئەوانیان کەمکردەوە بەڵام خۆ ئەمە چاکسازی بنەڕەتی ئەمە نییە ئەمە تەقەشوفە ئەمە کەمکردنەوەی خەرجیە ئەی زیادکردنی داهات چیان کردو بە زیادکردنی داهات ئەی مەسئلەی نەوت کە شەفافێتی نەوت ئێمە مشکیلەمانە یعنی ئێمە سەرچاوەی سەرەکی داهاتی هەرێمی کوردستان نەوتە و مشکیلەی گەورە گەندەڵی گەورە لە مەلەفی نەوتیا هەیە یعنی پێویست بوو یەکەم بڕیار حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستی بۆ با مەسەلەی شەفافێتی نەوت و کۆنتڕۆڵکردنی دۆزینەوە و فرۆشتن و هێنانەوەی پارەی نەوتە یعنی تۆ ئێمە کێشەکەمان لەوایە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان لەم ڕۆژە داهاتی مانگی ڕابردووی بڵاو کردوێتەوە باشە بەڵام کێ ئەڵێ وایە یعنی کوام مؤسسەیەکی فەرمی مؤسسەیەکی بێلایەن مؤسسەیەکی متمانەدار بێت پشت ڕاستی ئەم زانیاریانەی وەزارەتی سامانە سروشتیەکان بکاتەوە ئەو پارەی کە لە نەوت ئێمە دەستمان ئەکەیەوە دۆلارە لە بانقی کوردستان ئەگۆڕدرێتەوە یعنی بە سعرێک کە قازانجێکی خەیاڵی ئەکەن ئەوان کاکە 50 ملیۆن دۆلار بۆ پێشمەرگە دابین کراوە ئەمریکا پێی داوین خێرە پێی کردوین بۆ پێشمەرگە خوێنی پێشمەرگە و خوێنی شەیدەکانمانە کە سەنگەرەکانی دژی داعش شەڕ ئەکەن لە 50 ملیۆن دۆلارە بانقی کوردستان 10 ملیۆن دۆلاری بردووە یعنی دەیەکی ئەم پارەی بردووە ببورن 5 ملیۆن دۆلار لە حەقی نازانم کرێی گواستنەوە و هێنان و بردننی ئەم پارەیە یعنی ئەمە بۆ ئەبێ وابێ یعنی بانقی کوردستان بۆ ئەبێ وابکە یعنی ئێمە چ پێویستمان بە بانقی کوردستان هەیە کە بانقی حکومیمان هەیە ئەم بانقی حکومیانە بۆ ئەم پارەیە جوڵە پێ ناکەن نایهێنەوە و نایگۆڕنەوە بە دینار بۆ ئێمە یعنی کێشەکەی ئێمە لەوایە ئێمە نامانەوێت نیەتمان نییە بۆ چارەسەرکردنی دۆخەکە ئەو بڕیارانێک کە حکومان داوێتی جگە لە کەمکردنەوەی زۆرم لێی فەرمانبەران ئەگەر هەندێک لە خاڵەکانی تریان جێبەجێ بکردایە بڕوابکە مشکلەکەوەنە گەورە نەبوو ئێستایش بۆ زانیاری ئێوە من ئەبیستم هەندێک برادەر قساکەن کە مەترسی ئەخانە دڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەمە وانە یعنی تۆ سیرکە ئێمە داهاتی باشمان لە هەرێمی کوردستان هەیە من ڕقەمێک بە جەنابە ئەڵێم لە ڕابردوو کە خەڵک فول موچەی وەرەگرت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نزیکەی 780 ملیۆن دۆلاری پێویست بوو باشە ئێستا کراوە بە هەندێکی لە 175 لێ بڕاوە ئێمە مانان کە موچەکانمان بەرز بۆ لە 175 لێ بڕاوە ئەوە کەتری لە 150 لێ بڕاوە
ئێستا یعنی کۆی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بەپی ئەو ڕقەمەکە بۆ نیوەدا بەزی بێجگە لە پێشمەرگە و ئاسایش یعنی نزیکەی 300 بۆ 350 میلیۆن دۆلارە مەفروضەوا بێ. باشە بەس فرۆشتنی نەوتی ئێمە بە بۆری داهاتەکەی هیچ مانگە لە 350 میلیۆن دلار بۆ 400 میلیۆن دلار کەمتر نییە. ئەی داهاتی فرۆشتنی نەوت بە ناوخۆ بۆ وێزگەکانی ناوخۆ، ئەی داهاتی فرۆشتنی نەوت بە تەنکەر، ئەی کۆکردنەوەی باجی سنوورەکان مەبەستە گومرگە، ئەی کۆکردنەوەی باجی ناوخۆ ئەوەی کە لە هاوڵاتی وەرەگیرێ، ئەی ئەو قەرزانەی کە لە هاوڵاتی ڕۆژانە و مانگانە و هەفتانە وەرئەگیرێتەوە، ئەم داهاتانێتر لەکوێن؟ کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان مشکلەی نەبوونی سەرچاوی داهاتی نییە، بەڵکو مشکلەی نەبوونی پلانی هەیە بۆ شێوازی ڕێخستنی داهاتەکانی خۆی. کەواتە ئومێدی چارەسەرکردنی دۆخەکە هەیە لەسەر دەستی تیمێکی تەکنۆکراتی شارەزا لە مەجالی حکومڕانیە. ئەمە نایوێ خەڵکی کوردستان بترسێنین، ئەوێ خەڵکی کوردستان زیاتر بە ئاگا بێنینەوە کە خەڵکی کوردستان داهاتەکانی ئەمە ئەوەندەیە. ئەمە جگە لەوەی کە دەستبردن بۆ داهاتی دووەم و سێهەم فرامۆش کراوە کە داهاتی گەشت و گوزار و داهاتی کشت و کاڵە. یعنی دەستی کەرتی تایبەت ناگیرێ بۆ لە مەجالی کەرتی کشت و کاڵ ئیش بۆ ئێمە بکە. ئێمە وەک نەخۆشێک واین تووشی نەزیف بووبین، لەسەرەوە نەخۆش هەیە دەوڵەمەن لە پێدانی خوێن مەبەسمە، خوێنی باشی تێکە بەڵام لە شوێنی ترەوە تووشی نەزیف بۆ خوێنەکەی لێ ئەڕوا. ئێمە داهاتمان هەیە بەڵام ئێمە عوملەی گەورەی ئێمە لە وڵاتە ئەچێتە دەرەوە. یعنی بەسیترین شت دەستی بۆ ئەبەی پارەی قورسە ئێمە لە دەرەوە ئەیهێنین، کەواتە پارەکەی ئێمە بەو شێوازیکە کۆی ئەەکەینەوە بە عوملەی قورس ئەیدەین بە ئێران و ئەیدەین بە تورکیا و ئەیدەین بە وڵاتەکە، ئەیدەین بە سووریایەکی وێران. یعنی سووریا لە کەناری مەرگا گەڕایەوە، سووریا وێران بووە، سووریا بوونیەی تەحتی نەماوە، ئێستەیش زۆر لە پێداویستەکانی هەرێمی کوردستان لە سووریاوە دێ. ئاخر خۆ ئەمە نەنگیە، ئەمە نەبوونی پلانە، ئەمە بێبەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە. کەواتە لە کاتی بوونی پلان، لە کاتی بوونی خەڵکی شارەزار لەم مەجالە، لە کاتی بوونی نیەتی سیاسی بۆ باشکردنی ئیدارەی حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەری چارەسەرکردنی دۆخەکە زۆر بەباشی لە ئارایە، بەڵام ئەوە نەبوونی نیەتی سیاسیە، ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر ئەو دۆخەی کە هەیە. بۆیە بێ خەڵکی کوردستان فشار دروست بکەن بۆ ڕێخستنی لایەنە سیاسیەکان و ڕێخستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە، دواتر دەگەرەمەوە لای بەڕێزت کاک خەڵەف. کاک فەرماگەر بگەرەمەوە لای بەڕێزت. بەڕێزتان باستان لە ڕۆڵی حیزبەکان کرد بۆەوەی کە بەتایبەت چوار حیزبەکە فشار دروست بکەن بە ئاراسەی باشکردنی دۆخی فەرمانبەران. ئەی ڕۆڵی مەسەلەن پێکاتەکانی چییە؟ مەسەلەن خودی فەرمانبەرەکان خۆیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ نمونە ئێوەش یەکێکن لەو ڕێکخراوانە، ئەوان ڕۆڵیان چییە؟ بەڵێ بێگومان ئەو کێشەی پێویستی بە هەڵوێستی هەموو لایەکە تەنانەت بڵێن پارتی دیموکراتی کوردستان وەکو بەهێزێکی سەرەکی ئێمە ئێستا دەبین لە ناو خودی ئەو حیزبەش ئێستا ناڕەزایەتی گەورە هەیە. فەرمانبەرانی بڵێن دەبێت لە ئاستی جەماوەری ئەوانی هەڵوێستیان نەبێت و ئەو بایکۆتانم بە شتێکی باشی دەزانن بۆی کە فشار دروست بکرێت بۆ سەر حکوومەت چیتر بەو شێوە بێدەنجیا و دۆخات تێنەپەڕێت. ئێمە سیر دەکەین یعنی بەقەدەر ئەوەی ئەرچی فەرمانبەران گران دەکەن موچە دوا دەخەن دەبینی باز و ڕسومات زیاد دەکەن، یعنی لە دوایین بڕیارەنداکەوە پارە لە بڵێن قوتابیانی زانکۆ وەرگرن لە بەرامبەر بەشە ناوخۆیەکان. لە کاتێکدا ئێمە دەبینین بەشی زۆری بڵێن کەسوکاریە و قوتابیانە بە بڵێن موچەخۆرن، ئەوان لە دۆخێکی دارایی زۆر خراپدان. بە چ شێوەیەک دەتوانن ئەو هەموو ئەرکە بەرامبەر حکوومەت جێبەجێ بکەن لە کاتێکدا حکوومەت ئەرچی خۆی بەرامبەر جێبەجێ نەکات؟ یعنی ببینین ئێوە ڕێژەی تەلاق، ڕێژەی کوشتن، ڕێژەی دزی ئەوانە هەموو لە بەرزبوونەوەیە. لەو دوایانە راپۆرتێک بڵاو کراوەکە دەڵێت لە ماوەی حکومڕانی کوردی هیچ ساڵێک وەکو ئەو ساڵ ڕێژەی تەلاق بەرز نەبوویتەوە. ئەوانە هەموو ڕەشەن پێم وایە ڕێکخراوەکانیش ئێمە وەکو بڵێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و فەرمانبەران ئەوە پێویستی باڵوێستی دەستە جەمعی و لە زۆربەی وڵاتانی بەو شێوەیە کاتێک حکوومەت شکست دەینێت، کاتێک حکوومەت ئامادە نابێت چاکسازی بکات، ئامادە نابێت گوێ لە بڵێن خەڵکی عاقڵمەند بگیر کە چەندین ساڵ هاوار دەکەن کاکە ئەو دۆخەوە بەڕێوە ناچێت.
دەبینین ئەوانە بە ئیسراحەت شەوان دەخۆن لە کاتێکدا خەڵکی فەرمانبەر خەڵکی هاوڵاتی سادا شەو ڕۆژی لە سەرێکداناوە پارەی و گوزەرانی خۆیان دابین بکەن ئەوە پێم وایە پێویست دەکات فەرمانبەران و ڕێکخراوەکان ئێمە بە جددی بینە سەرشەقامی عنی ناکرێت پیاوێک لە ساڵ 1999 سەرۆکاتی حکوومەت دەکات لە 2016 دۆخەکەی بە وەزع گەیاندکەوە بە ملیارە دۆلار ئێمەی دووچاری قەرز کردوێتەوە بۆیە دەبێت فشار دروست بکرێت کە ئەو حکوومەتە سەرلەبەری هەڵۆشێتەوە و حکوومەتێکی ئینتیقالی پێک بێنێت من پێم وایە بەردەوامی و دۆخەشکە تاوەکو ئێستا بوو ئەوەیەکەوە ملەتیش ئێمە وەکو ڕێکخراوەکان و فەرمانبەرانیش هەڵوێستێکی لاواز بوون ئەگەر حکوومەت لە ئیدارەدان شکستی هێنابێت هاوڵاتیان و فەرمانبەرانی شکستیان هێناوە لەوەی کە بتوانن حکوومەت ناچار بکەنکەوە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی مۆدرن ئیدارەی ئەو وڵاتە بکات لەبەرەوە من بێگومان لەگەڵەوەمکەوە دەبێت هەڵوێستی شەقام بەهێز بێت. بەڵێ چۆن بەرزت باز لەوە دەکەیت کە چۆن حکوومەت شکستی ناوە لە ئیدارەدانی وڵات چۆن میلەت و ڕێکخراوەکان و مەسەڵەن ئەوانی شکستیان هێناوە لە ڕوبەڕووبوونەوەی حکوومەت بێگومان شکستیان لەبەرەوەی دۆخەکە ئەوەی لێ دەخوێندرێتەوە کاتێک حکوومەتێک دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ ئەو چاکسازانەی کە ڕاگەاندوە تەنها کۆمەڵک ئەرکە لەسەر هاوڵاتیان و زیادکردنی باز و ڕسومات لە بەرامبەردا هیچ ئیلتیزامێکی نەخستوەتە سەرخۆی یان ئێستا چەند بڕیارێکی داوەکو بەڕێزکا خەڵاتیش باسی کرد مەسەلەی گۆڕینەوەی پارە کە قەرار بوو لیژنەیەک پێک بێت کە سەرپەرشتی و پرۆسە بکات بەڵێنیانداکەوە لیژنەیەک ئەوە بڵێن کۆمپانیایەک لە دەرەوە بێت چاودێری پرۆسی فرۆشتنی نەوتێرەمی کوردستان کە ئەویشیان نەبردە سەر بەڵێنیانداکەوە سیارە لە کۆمەڵک مەسووری باڵاوەرگرنەوە یاخود ئەرکەکەی بخەنەوە سەر خۆیان ئەویشیان نەبردەوە سەر بەڵێنیانداکەوە ئەو شەریکانێکەوە پارەی حکوومەتیان لەلایە شەریکە حیزبەکان مەبەستمەوە بیگەڕنەوە بۆ حکوومەت ئەوەشیان نەکرد واتە یەک ئەرک کە بکەوێت لەسەر سەرشانی حیزبە دەسەڵاتدارەکان وە سەرشانی خۆی حکوومەت جێبەجێ نەکردووە بەڵام دەبینین زۆر ئازای بۆیکەوە باز و ڕسومات زیادکە ئەرک بخاتە سەر هاوڵاتیان خەڵک بەبێت تاوان بگرێت خەڵک بڵێن تیرۆر بکرێت لە هەرێمی کوردستان یعنی ئەوە ببینین لەوەتی باز لە چاکسازی دەکەن چی کراوە غیری ئەوەی کە بێنیمان ڕۆژنامە نووس تیرۆر کراوە کادری حیزب لاولێر ئەوەی کۆمەڵی ئیسلامی دوو کادر گیراون کەوە تاوکەسە تاوانەکانیان بەسەر ساغ نەبووتەوە واتە ئەو حکوومەتە کاتێک ئامادە نابێت چاکسازی بکات بۆ خۆی ئەو دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستان هەیە کە پێم وانییە بە هیچ شێوێک لەوە خراپتر بێت کە ئامادە نیە لەو دۆخە چاکسازی بکات کەواتە ئومێدی پێوە نەما بۆیە پێویست دەکات فشار لەسەری دروست بێت بۆی ناچار بێت ئەو ئەرکانە جێبەجێ بکات ئەگەر نەشیکات بێگومان چاری تری لە بەردەمنانێک کە دەبێت شوێنەکە چۆڵکات خەڵکی باشتر بە ئیداری ئەو وڵاتە بکات ناکرێت ینی خەڵک بەردەوام بێت باجی لە بازانی ئەو دۆخەوە خەڵک سوال بکات لەسەر تەلەڤیزۆن بگریێ خەڵک بەوەم پێشمەرگا لە دۆخێکی خراپدا بێت ئەوانە هەموو دەبێت وامان لێ بکات ڕێکخراوەکان چ فەرمانبەران و وەچینی توێژەکانی تر فشاری زەماوەری دروستکەین بۆی نەیەڵین ئەو دۆخە بەردەوام بێت بۆکو گوتم دەبێت بە پلە یەکەم حیزبەکانی دەرەوەی پارتی هەڵوێستی جدی وەرگرن بەڵای سوپاس دەکەین زۆر سپاس بەڵە بینەرانی ئێبەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕینەوە لای ئێوە لەگەڵمان بێنەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک خەڵەف ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان باستان لەوە کرد کە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی نەبوونی داهاتمان بەڵکو کێشەی بەڕێوەبردننی داهاتەکانمان هەیە. باست لە زەرورەتی ڕێخستنەوەی حکوومەت کرد، ینی بە چ شێوەیەک ڕێخستنەوەی حکوومەت دەکرێت چارەسەرێک بێ بۆ باشکردنی دۆخ و گوزەرانی خەڵک؟ بەڵێ ئێمە لە ڕاستیە لە ناو حکوومەت شخصی باشمان هەیە کە ئەتوانێ و ئیشی پێکرێ، بەڵام ئەم کێشە بە شخصێک و دوو شخص و سێ شخص چارەسەر ناکرێ. یەکەم ئێمە ئەبێ سیستەمەکەمان چارەسەر بکەین، سیستەمەکەمان بگۆڕین، سیستەمەکەمان کۆنە، ینی حورمەت و ڕێزم هەیە وەک ئەوە وایە تۆ ئۆتۆمبیلێکی کۆنی پێ با سایقێکی زۆر باشیشی لەسەر بێ خۆی کۆنە ناڕایتر خۆ مەسەلە سایقەکە نییە. ئەم سیستەمەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستانیش هەمان بابەتە. پێویستمان بە تازەکردنەوەی ئەم سیستەمە هەیە، پێویستمان بەوە هەیە کە ئێمە دامودەستگاکانی ئەم وڵاتە ڕێک بخەینەوە، پێویستمان بەوە هەیە کە موئەسەسات بەرقەرار بێ، یعنی نەبووە لە دنیا حکوومەتێک خۆی بە دیموکراسی بزانێ لەسەر ئەساسی شۆڕشێکی ڕێخستووە دژی دیکتاتۆر لە ڕابردووە. ئێستا ئەم حکوومەتە بەڕێوە ئەچێ بەبێ چاودێری پەرلەمان، بەبێ ئەوەی پەرلەمانەکەی کارا بێ. ئاخر خۆ پەرلەمانی کوردستان بۆ کارا ناکرێتەوە، هۆکارەکەی چییە؟ ئێمە باسە دیموکراسی و کۆمەڵگەی مەدەنی و حکمی مەدەنی ئەەکەین، بەڵام بەبێ پەرلەمان، بەبێ چاودێری پەرلەمان، بەبێ ئەکتیڤی دامودەستگاکانی یاسا لە وڵاتە یاسا سەروەر نییە، دەسەڵاتی دادوەری پراوێز خراوە، دەسەڵاتی دادوەری هەژمونی حیزبەکانی لەسەرە. ئێمە دەستەکانی نەزاهە و ئەو ناوەندانەی کە مەسئولن لە بەدواداچوونی گەندەڵی لە وڵاتەیە ئەکتیڤ نین، چالاک نین، شوکارەکانی خۆیان وەک خۆی بەڕێوە نابن. لێرە ئەو پارەی کە بۆ شخصێک هەنێ جار سەرف ئەکرێ، یعنی ئەکرێ بڵێ موچەی هەزاران موچەخۆری هەرێمی کوردستانە بۆ کەیف و سەفا و بۆ ئەوە خەرجی ئەکا کە مەفروزە هۆکاری سەفەری بۆ نمونە بەرپرسان پێویستە بە ئەجێندا بێ. ئەم ئەجێندایە لە نەتیجە پەرلەمان راپۆرت بۆ پەرلەمان بنێردرێتەوە، پەرلەمانتار ئاگدار بێ ئەم بەرپرسە ڕۆشتۆ دەرەوە چەندی خەرج کردووە، مەسەلەن بۆچی ڕۆیشتەوە نەتیجەی سەردانەکەی چۆن بوو. ئەمە وەک نمونەیە بۆ جەنابتانی باسەکەم. ئەمە بۆ هەموو جز و شوێنەکانی تر و کونج و کەلەبەرەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بکە. ئێمە پێشمەرگە شانازی بە پێشمەرگەوەکەین هەمومان، بەڵام وەزارەتی پێشمەرگە گەندەڵی زۆری تایە بە چارەسەر بکرێ. ئێمە شانازی بە دامودەستگاکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆمانەوە ئەەکەین، بەڵام گەندەڵی زۆریان تایە بە چارەسەر بکرێن. دامودەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان تێوەگلاون لە گەندەڵی، هەمویان ئەمە وەکو هەجووکردنی دامودەستگایەکی موحەد نییە، بەڵام ئەم پرۆسەی مەسەلەی گەندەڵی ئاساییە، هەر حیزبێ هەر حکوومەتێ چەند ساڵێک لە حکومڕانیا بێ ئاساییە تووشی گەندەڵی ئەبێ. ئەوە ئاسایی نییە کە پلانە نەبێ بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی. لەبەرەوە من لە ڕێگەی و کەناڵە بەڕێزەی بەڕێستانەوە داوا لە هەموو لایەکەکەم و داوا لە هەموو لایەنەکان و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم، فریای خەڵکی کوردستان کەون. خەڵکی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپایە لە سایه ئەو حکومڕانی کە ئەوان ئەیکەن. و بۆ زانیاری بەڕێستان ئێمە لە لیژنەی کشت و کاڵ زۆر گەڕاوین، زۆر دامودەستگا گەڕاوین. ئێستا خەریکە وردە فەوزای گەورە لە ناو فەرمانبەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دروست ئەبێ. فەرمانبەر ناتوانێت بە ئەرکەکەی خۆی هەستێ، دەوام کراوە تا سەعات 12 لە دەوامی دایرەیەکی موحەد و دیاریکراوە ئەگەر 50 مۆزەفتایە ئیش بکە کراوە بە تەناوب، مۆزەفێک ئەمڕۆ ئەڕوا مۆزەفەکەی تر بەیانی ئەڕوا ئەوی تر دوو بەیانی ئەڕوا. بۆ نمونە ئێمە پێویستمان بەوە هەبووە چاودێری هەندێک بابەتی هاوردە بکرێت کە حکوومەت باجی لەسەرداناوە ئێستا بە قاچاق دێ مۆزەف نییە ئەمە بکە، کە تەکلیف لە مۆزەفەکەی ئەمە بکە پارەی پێ نییە، و لە نەتیجە ئەم مۆزەفانە کە کاربەدەستن لە ناو دەوائری خۆیانە ناچار ئەبن دەستپان بکەنەوە بۆ خاوەنکارەکان و پارەیان لێوەربگرن کە ئەمە گەندەڵیەکانمان سەدقات ئەکاتەوە بڕوا بکەن. یعنی لە ئایندێکی نزیکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دۆخە چارەسەر نەکا، ئێمە دووچاری گەندەڵیەک ئەبین بە 40 ساڵی ڕابردوو پێمان چارەسەر ناکرێەوە ئەبێتە سەبەبی ڕوخاندنی ئەم حکوومەتە کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە. زۆر باشە، ینی پێت وایە ئێستا حکوومەتەکە لە ڕوخان نزیک نەبووەوە چارەسەرەکان نەکات، بە 40 ساڵی تر دەڕوخێت؟ ناڵێن بە 40 ساڵی تر ئەڕوخێ، ئەڵێم دووچاری گەندەڵیەک ئەبین بە 40 ساڵی تر لە کۆڵمان نابێتەوە. جا ئەگەر ئەم حکوومەتە بڕوخێ حکوومەتێکی تریش بێتە سەر تەخت، دووچاری ئەو گەندەڵیەی کە ئەگەر بەم شێوازە ئەوان
موچە دابین بکەن یعنی لەو خاڵیانە من مەبەستم کەمی موچەی فەرمانبەرانەکەوە دەست بگرێتەوە بۆ هاوکاری خاوەنکار و سەرمایەدارەکان کە ئەوە ئەبێتە هۆی ڕەشوەت وەرگرتن و لە نەتیجە داهێزران و داڕوخانی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە بەرەزت حکوومەتت بە نمونەی ئۆتۆمبیلێکی کۆن هێنایە بەڵام ئایا ئەوانەی کە بەڕەوەی دەبەن یان ئەوانەی کە سایاقەتی دەکەن ئایا سایاقی باشن؟ وەکو شخصی باشیان تایە ئەگەرنا هەمویان نەخێر خۆ هەمویان من نەموتوە هەمویان باشن ئەڵێم وەکو شخص ئەگەر شخصی باشیان تایە بەڵام ئەم شخصە باشە نمونەی ئۆتۆمبیلەکەم بۆ هێنایە ئەم شخصە باشە بەتەنیا هیچی پێ ناکرێ یعنی ناتوانین ئێمە هیچ بکەین من یعنی نمونەیەکی تر بۆ بەڕێستانە هێنمەوە موچەی شخصێک ئەگەر ملیۆنی دیناری هەبێ ئێستا 350 هزار دینار وەرەگرێ باشە لە ڕابردوو ئەم ملیۆنە دیناری وەرگرتووە 250 بۆ 300 داوە بە کرێی خانووەکەی 200 بۆ 250 داوە بە قستی ناو خان و شتی هێناوە 400 هزاری بۆ ماوەتەوە بۆ خۆی خەرجی کردووە ئێستا تۆ 350 ئەدەیتێ چەندی 350 ڕێک ئەڕوا بۆ کرێی خانووەکەی ئەی بابەتەکانی تری باشە ئەمە موچەی فەرمانبەرێکیان وا لێ کردووە بەڵام بە ئێستایش پارەی بەردەسی ئەندامانی دەسەڵاتی جێبەجێکردن ئەوەندە زۆرە لە موچەی هەزاران فەرمانبەری ئەم وڵاتە زیاترە لە موچەی هەزاران فەرمانبەری ئەم وڵاتە زیاترە کەواتە ئێمە پێویستمان بەوەیە دەست ببین بۆ خاڵە حساسەکانی ناو حکومڕانی لە هەرێمی کوردستانە وەک گوتم مادام گەندەڵیەکە زۆرە بە پلانێک ئێمە ئەتوانین هۆکاری سەرەکی بین بۆ چارەسەرکردنی دۆخە کەواتە مەترسی گەورە لەوایە تۆ مەزدەری داهاتت نەبێ بەڵێ ئەمە باشترە تۆ داهات دەبێ بەڵام پلانت نەبێ بۆ کۆکردنەوەی ئەم داهاتەوە بتوانین خەڵک لەو قەیرانە دەرباز بکەیت. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزن کاک فەرمانگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەوانە ئێستا دەسەڵاتدار و بڕیاری یەکەمی برستن لە ناو حکوومەت بەوانە دەکرێت دۆخی فەرمانبەران موچەی فەرمانبەران و گوزەریانە باشتر بکرێت؟ من پێم وایە وەکو لە سەرتاش باسمان کرد ئەو حکوومەتە سەرلەبەری شکستی خواردووە ینی توانای چاکسازی نییە توانایەوە نییەکەوە ئەو دۆخە چارەسەر بکات ینی لە حکوومەتی هەرێمی کوردستان گەندەڵی بە سیستەم ڕێکخراواتە تۆ ناتوانانی بە ئاسانی دژایەتی بکەیت ینی ئێمە گەر سیر بکەین کاریگەری گەندەڵی لەسەر حکوومەتەکان لە سێ ئاستێکەمەوەیەکەوە دەبینیت بڵێن جیرفانی یاخود خەزینەی حکوومەت پڕا بەڵام بڵێن خەزینەی مەسئولەکان بەتاڵەکەواتەوە حکوومەتە تەندروستە کە ئیدارەی جوان دەکرێت گەندەڵی نهێشتووە بڵێن شێوازشتر هەیەکەوە خەزێنەی حکوومەت پڕەوە خەزێنەی بڵێن بەرپرسانیش لە پەنای حکوومەتە پڕ بووەکە نیشانەوەیەکەوە گەندەڵێکێ بەڵام ئاسەمە ترسیدارەکەوەیەکەوە خەزێنەی حکوومەت بەتاڵ بێتەوە خەزێنەی مەسئول و بڵێن بەرژەوەندی دەسەڵاتدارەکان پڕ بێت ئێستا هەرێمی کوردستان لەو دۆخەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئیفلاس بوو لە بەرامبەردا دەبینێت بڵێن بەرپرسانی باڵا و بەرپرسانی حیزبەکان لە ژێرسای ئەو گەندەڵیات توانیویانە بڵێن داهاتێکی زۆر کۆ بکەنەوە بەردەوام ئێمە راپۆرتی جۆرا زۆر دەبین لە ساسی ناخۆ سلاسی دەرەوەکە باز لەوە دەکەنکەوە ئەو بەرپرسە باڵانەی ئێمە خاوەنی بەرژەوەندی گەورن خاوەنی کەناڵن خاوەنی زانکۆن خاوەنی بڵێن کۆمپانیە گەورە گەورن ئەوە دەرخەری ئەوەیکەوە ئەوانە ئەو بەرپرسە باڵانە بڵێن گەیشتۆنە ئاسێکەوە بێگومان ناتوانن چارەسەری ئەو دۆخە بکەن ئێمە ئەگەر سیر بکەین وڵاتێکی وەکو نێجیریا بە نمونە وەرگری لە ناوەڕاستی ساڵی 2015 ئۆپۆزیسیۆن سەرکەوتوو بوو واتوانی حکوومەت پێک بێنێت لەگەڵ سەرکەوتنی و لەگەڵ پێکەنانی حکوومەت سەرجەم بەرپرسانی بڵێن دۆسیە نەوتی گۆڕی کە خەڵک بڵێن گومانی لیانە بوو و چەندین چاکسازیشی کرد بە خێرایی کە لە ماوە 1 ساڵدا توانیوێتی چەندین داهات بۆ حکوومەت بگەڕێتەوە چەندین بەرپرسی باڵا بداتە دادگا کەچی ئێمە دەبینین لە کۆتایی 2014 ئێمە لە 2016 یان لە 2017 نزیک دەبینەوە کەچی دەبینین ئەو چاکسازیانەی کراوە کە ناویان ناوە چاکسازی هەموو لەسەر حسابی بەرژەوەندی خەڵک بووە نەخێر من پێم وایە ئەو کابینە ئێستا ئەو ستافەی ئێستای حکوومەت قدرەتی
نییە و ناتوانێت لەبەرەوەی دەست بۆ هەرچێک بات بێوێت لە هەرچی چاکسازی بکات واتاوێت لە بەرژەوەندی خۆیان دەدەن لە بەرژەوەندی حیزبەکانی خۆیان دەدەن چونکە ئەوانە ئەو حیزبە دەسەڵاتدارانە ئەو دۆخە لە خزمەتیەواندا ئەگەر چاکسازی بکرێت واتە بچووکبوونەوەی ئەوانی شەرگیز ناتوانن تەقبولیەوە بکەنکەوە ببنە حیزبێکی مەدەنی ببنە حیزبەکەوە مۆدێرن بن و خاوەنی هێز و خاوەنی پارە و چەک نەبن بۆی دەنگ و ویژدانی خەڵکو و خەڵکی پێ بترسێنن. بەڵە زۆر باشە بەرەز وتت چارەسەر بەوانە ناکرێت ئەی چارەسەر چییە بۆم دۆخەیانی گۆڕینی تەناوانەیە ئێستا سیاسەتی نەوتی و بڕیادەری یەکەمن لە حکومڕانیدا؟ بەڵێ بەتەکید وەکو گوتم چارەسەر لەوە دەست پێ دەکات کە ئێمە ئەو حکوومەتە ئێستا گەیشتۆتە بنبەست ئەگەر نەگەیشتێتە بنبەست 3 مانگە کۆ نەبوویتەوە وەکو گوتم ئەگەر حکوومەتێکی بەرپرسیار وە دەبوات ڕۆژی 3000 کۆبوونایەوە شەو نەخەوتبان بەڵام ئەوانە بێباکن و پێویست دەکات بگۆڕدرێن بە تەواوی ینی ئەو ستافەی ئێستا بگۆڕدرەوە بۆیە من پێم وایە دەبێت دەست پێشخەریەکە بڵین گۆڕان بیکات یەکێتی بیکات کۆمەڵ بیکات یەکگرتو بیکات لەو حکوومەتە بکشێنە بۆی ئێمە حکوومەتێکی انتقالی دروست بێت ینی بە هەموو پێوەرەکان دەرکەوت ئەو حکوومەتە توانایەوە نییە هیچ لەو دۆخە بگۆڕێت ئەو چاکسازی کە باسی دەکەن کە پلانێکی 3 ساڵەیە کە من بەشێکم لێ خوێندێتەوە هەمووی سەرلەبەری ئەرکە لە سەرشانی خەڵک هیچی ئەرگ نییەکەوە هیچی هەنگاوی جددی نییە بۆ چاکسازی هیچی بۆ شەڕی گەندەڵی نییە شەڕی گەندەڵی وسوس و بڵێن ڕێگای ڕێوشێنی خۆیە بەڵام ئەو هەنگاوانەی ئەوانە دەیهاوێن بە هیچ شێوەیەک نەچۆتە قاڵبیەوەی کە ئێمە پێماوا بێت ئەو حکوومەتە وەکو بانگەشێ بۆ دەکەنکەوە هاوشێوەی شەڕی داعش شەڕی گەندەڵیژەکە نەخێر بە پێچەوانەوە خۆیان بە هەموو شێوەیەک پارێزگاری لەو گەندەڵیە دەکەن لە پێناوەیەکەوە ئیدامە بە پرۆسە حکومڕانیە و ئیدامە بە بەرژەوەندیە حکانی خۆیان بدەن. بەڵە سوپاس دەکەین کاک خەڵەوەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت ینی درێژەدان بەم حکوومەتە بە بڕوای بەڕێستانینی نەبوون و بوون وەکو یەکە ئێستا ئەم حکوومەتە بەم سیاسەتەی کێتی بەرامبەر بە گوزەرانی خەڵک؟ ئەم حکوومەتە بەو پێکهایەتەی ئێستایی کە هەیە بە قەناعەتی من گەیشتونەتە بۆ خۆشیان گەیشتونەتە قەناعەتێک کە ناتوان ئەو دۆخە بەو شێوازە چارەسەر بکەن. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان گرفتی مەسئلەی ئیتیفاقی سیاسیمان هەیە ینی ئێستا من نازانم چ عینوانێک من هەم سیاسەم خوێندووە و هەم لە زۆر متابعی سیاسەتی شەکەم نازانم ئێستا پێناسەیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چیە؟ ئایا بڵێم حکوومەتی زۆرینەیە حکوومەتێکە تەوافقیە نازانم چ جۆرە حکوومەتێکە یعنی حکوومەتێک بوو لە سەر ئەساسی بنکە فراوان و هەموو لایەنەکان پێکهاتبوو ئێستا لایەنێک لە لایەنەکان کراوەتە دەرەوە لە ڕابردوو لە خولەکانی پێشوو حکوومەتی زۆرینە و بوونی معارەزە بوو لە پەرلەمانی کوردستانە ئێستا معارەزەش هاتۆ لە حکوومەت بەشدارە بەڵام هەندێکیان چوونەتە دەرەوە لەبەرەوە ئێمە گرفتی تەوازنی هێزمان هەیە لە هەرێمی کوردستان تەوازنی سیاسی لە هەرێمی کوردستان تێک چووە ئەم تێکچوونی ئەم تەوازنی سیاسیە وای کردەوە تەوازنی حکوومەتی هەرێمی کوردستانیش تێک چووە تەجروبەی بوونی معارەزە لە هەرێمی کوردستان بۆ ئێمە تازە بوو بەڵام تازە دوای 4 ساڵەکەی معارەزە تازە ئێمە ئاشنا بوو بووین بە شێوازی کاری پەرلەمانی معارەزە و شێوازی کاری حکمی زۆرینە بەداخەوە جایەتریش ئەڵێم خۆزگە معارەزە بەشداری حکوومەتیان نەکردایە ویان ئێمە بۆی بە تەواوی لەم بابەتە تێبگەیشتینایە لە ڕووی سیاسیەوە بخەمڵینایە ئێمە ئەمە تێکچوونی تەوازنی سیاسیە لە هەرێمی کوردستان بە جۆرێک سەر لێ شێوایی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش دروست کردووە ئەگەر نا یۆنان وەک نمونە باس بکەین یان تورکیا وەک نمونە باس بکەین کە هەردووکیان دووچاری قەیرانی دارایی سەخت بوون بۆ نمونە تورکیا بەر لە هاتنی حیزبی داد و گەشەپێدان بۆ سەر حکم دووچاری قەیرانی دارایی قورس بوون لە ناوخۆی خۆیان ئەوەی کە ئێستا حیزبی داد و گەشەپێدان دوو انتخابات لەسەر یەک ئەیباتەوە و ئینقلابی بەسەر ئەکرێ خەڵک ئەچێ سەر بەرامبەر دەبابەکانی ئینقلابچیەکان ئەوەستەیە سەبەبەکە ئەوەیە کە داد و گەشەپێدان لە ڕابردوو ئینقازی خەڵکی کرد لە قەیرانی ئابووری کە لە وڵاتەیە هەبوو خۆ تورکیا چی هەبوو خۆ تورکیا نەوتی نییە تورکیا ئەوەی کە داهاتی سەرەکیەتی مەسەلەی گەشت و گوزار و سیاحەت و ئەوانەیە تورکیا غازەکڕێت تورکیا نەوتەکڕێت تورکیا پێداویستەکانی سوتەمەنی بەعام ئەیکڕێ بەڵام پلانێکیان هەبوو بۆ دەربازکردنی وڵاتەکان لەو قەیرانە ئابوورەی کە تووشی بوون و فعلەن دەرباز بوون و ئێستاش حکومڕانی تایدا
حکومڕانیەکە مەسەلەن خەڵک پشتیوانی لەو حکومەکە جایتر بەنسبەت ئێمەی کوردەوە باشە یا خراپەوە بابەتێکی ترە کەواتە ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان عینوانی سیاسیمان بۆ ئەم حکومەتە لەبەرەوەی تەوازنی سیاسی تێک چووە عینوانێکی کامڵ نییە و عینوانێک نییە پڕ بە پێسی حکومەتەکە تۆ بۆی بدۆزیستەوە کەواتە ئەبێ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چی بکەن بە قەنەعەتی من لەم قۆناغە باشترین خاڵ پێکهاتنە پێکهاتن لەسەر شتێک خاڵ یەکەمیان ئەوە بێ قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستانە چارەسەر بکەن دواتر قسە لەسەر مشکلەکانی تری هەرێمی کوردستان هەیە بیکەن و ئیتر خۆتان ئەزانن لە ڕووی ئیقلیمیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە خەریتەی سیاسی منتیقە لە ئاڵوگۆڕی گەورایە ئەدێ ئێمە بەرەوکوێ ئەڕوا ئایا تەجروبە ناخۆشەکانی ڕابردوو ئەم میلەتە بەسەرمان دووبارە نابێتەوە ئەمانە هەمویان مشکلەن بەڵام لە هەمووی مشکلەتر ئێمە لە داعش بترسین بەڵام قەیرانی ئابووری خۆمان بڕوخێنێ لە بندەسی خۆمان ئەمە لەو مەترسی دارترێ ئێستا داعش بەرەو کۆتایی ئەڕوا بە هیمەتی پێشمەرگە و ئەو پشتیوانی هاوپەیمانانیش با لەسەرەوە بۆسێ ئەی لە دوای ئەمە چی باشە ئەی پێش ئەمە قەیرانی ئابووری چی لێ ئەکەن پلانیان چیە من ئێستش نازانم ڕوئیای حکومەتی هەرێمی کوردستان کە من پەرلەمانتارم نازانم ڕوئیای ئەم حکومەتە چییە بۆ دەرباسکردنی خەڵک لەم قەیرانی کە تێکەوتووە بەڵێ کەواتە زۆر بە کورتی کاتمانەوە نەبوونی باشتر بەم شێوەیە ئەم جۆرە لە حکومەتە تێنەگەیشتم نەبوونی باشترە ئەم جۆرە لە حکومەتە درێژە پێدانی ئەم حکومەتە لە یەک ساڵە یعنی بڕابکە لە یەک ساڵە ئێستا 7 بۆ 8 میلیارد دۆلاری پێویستە بۆی ئیدارەی ئەو خەڵکە و ئیدارەی خۆشی پێ بدە حکومەتێک نەتوانێت بەو هەموو داهاتەی کە هەیە لە بەردەسی بەو هەموو زەویە فراوانە بە علاقەیەکی جوگرافی بۆ بازرگانیکردن نەتوانێت ساڵێک 8 میلیارد دلار پیا بکە بۆ بەڕێوەبردننی خۆی و خەڵکەکەی بڕابکە ئەو حکومەتە هەر بێن بەشێکی بیدەن بە دوو دەوڵەمەنی بەتوانە لەم هەرێمی کوردستانە ئەتوان 8 میلیارد دلار پیا بکەن بۆ بەڕێوەبردننی خەڵک بەڵێ زۆر سپاس بۆ ورێک لە بەڕێزان خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە سەی سادقەوە لەگەڵمان بوو هەروە زۆر سپاس بۆ کاک فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژەگەندەڵی کە بەڕێزیشیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارەنەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ